گوێگرانی کوردستان تیڤی لە هەرکوێکن سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینا و بە یارمەتی لیژنەیەک کە پڕن لە هونەرمەند و مامۆستای بازموون یەکەمین ئەڵقەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. بڵێ ئازیزان لێرە لەسەر ئەم سەیجە گەورە کوردستان سار دەست پێ دەکات. من دەچمە لای لێژنە و سەرۆکی لێژنەتان پێدەناسێنم. ئاوازدانەرێکی گەورەی کووردە چەندین ساڵە خەریکی کاری هونەریە. لە پێناو کاری هونەریدا زۆرترین دەنگدانەوەی لە مێژووی کووردا بۆ ناوی خۆی تۆمار کردووە. دەچینە لای مامۆستا هەڵکەوزایر سەرۆکی لیژنە. فەرموو مامۆستا ماندوو نەبی. زۆر سپاس دەستخۆشی لە ئێوەکەم. خۆشحاڵم ئەمڕۆ لە شاشەی کوردستان تیڤی دایکی شاشەکانی کوردستان ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندانی بەڕێز هەموو کەسانی بە ئەزمون لە پرۆگرامی کوردستان ستار بە یەک دەگەینەوە. بۆ ساڵانێکی زۆرە بێت ئێمە لەو بەرنامە دوور بووین. بە خۆشحاڵیەوە و بە پشتیوانی کوردستان تیڤی ئەمڕۆ ئێمە و ئێوە و ئەو گەنجە بەڕێزانە چاوەڕێیان دەکەین کە بە تینێکی گەرمەوە بێن دەنگی خۆیان تاقیکەنەوە و ئێمەش گوێدەگرین و بەبێ جیاوازی ڕای خۆمان دەدەین. زۆر سپاس. بەڵێ مام ساڵکەوزایر سەرۆکی لیژنەی دادوەری پرۆگرامی کوردستان ستار زۆر سپاس. بێگومان دینایەکێکی دیکە لە ئەندامانی لیژنەی دادوەری مامۆستا میکایلە هونەرمەند میکایل هونەرمەندێکی گەورەی کووردە زۆری نەمان یادگاری خۆشمان لەگەڵ گۆرانیەکانی هەیە. وەکو لە پرۆمۆی بەرنامەکەش گوتی لە هەندارانەوە هاتووە تاوەکو لێرە گوێ لە بەهرەمەندان و دەنگخۆشان بگرێت. مامۆستا میکایل بەخێر بێەوە. زۆر سپاس و دەکەم پیرۆزبایی لێ دەکەم و هیوادارم ئەوڕۆ لێرە بە لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە بتوانین دەنگێکی باش کە لە داهاتوودا سەعەبی کە بتوانێت خزمەتی هونەری کوردی بکە لێرە پێکەوە بە هاوکاری یەکتر دەنگێکی باش هەڵبژێرین و دەنگانێکی زۆریش معرەفی خەڵکی کوردستان بکەین لێرە. زۆر سپاس مامۆستا میکایل. ئەچمە زاخۆی دەلال لەوێوە ئەو هەمووە گەنجولاوە ئەو هەمووە ئەزمونە جوانە ئەو هەموو بەرهەمە جوانە ئەچمە لای کاکە عەبدولقەهار زاخۆیی. زۆر بەخێر بێت. گەلێک مەمنون دینەخان هەر ساغ بی ئەس گەلێک دڵخۆشم ئەڤروکە گەلڤان مامۆستا و تعزیز ڕینیشتیم خۆر و ئینشاءالله ئەم بشێن پرۆگرامێکی جوان پێشکەشکن و هەندە دەنگێت جوان پێشکەشکی وی ملەتی بکەن هەندە کەسێن ستێر هەڵبژێرن بۆ وی ملەتی ئینشاءالله و سەرکەوتنێ بووە هەردووکە ژێت خۆڵسم. مامۆستا عەبدولقەهار زۆر زۆر سپاس. دینا دەچمە لای پرۆفیسۆر دکتۆرە بەڵقیس. بێگومان ئەویش یەکێک دەبێت لە ئەندامانی لیژنەی دادوەری ئەم پرۆگرامە. دکتۆرە بەوە ناسراوە دەستی زۆر سووکە دایما نمرەی باش دەدا بۆ کەسانی کە بەشدارم بە تایبەتی ئەگەر ئەو کەسە گەنجێکی قۆز بێت جوان بێت تاوان ئەگەر کچ بێیان کوڕ بێت. دکتۆرە زۆر زۆر بەخێربەی. سوپاسانەکەم. ئەمن ئەوڕۆ زۆر پێخۆشحاڵم لە ناو ئەو لیژنەی بەڕێزانە لەگەڵ مامۆستا هەڵکەوتوو لەگەڵ هەمووان چونکە بەرنامەیمە بەرنامەیە کە خزمەتی وڵاتی خۆمان ئەەکەین. دوامی سوپەرستار لە کوردستان تیڤی زۆر زۆر بەباشی ئیشەکەن و ئەمن زۆر زۆر دڵم گەورە دەبی وەختی ئەو هونەرە جوانانە ئەبم دوایەکانە ئەمیش خۆم بە گەنج دەزانم ئەمیش جوانم دەگەڵ ئەو جوانانە دانیشتومە. ئەچمە لای لاوێک دەرباز پێش چەندین ساڵ لەسەر ستەیجێکی ئاوا گەورەیە خۆی تاقی کردەوە بۆ ئەوەی ببێت بە سوپەرستاری کوردستان و هەروەها دوای ئەوەی کە دووەمی سوپەرستاری کوردستانی بەدەستێنە توانی لە 130 بەرهەمدا تا ئەمڕۆ خزمەت بگەیەنێت. ئەمڕۆ ئەچمە لای کاکە میرا. کاکە میرا چیت بۆ ئامادەکردوین چۆن خۆت ئامادە کردووە هاتوویت و ئەم ساڵ تۆ لیژنەیت؟ لە سەرەتا سڵاوێکی گەرم لە شاشە جوانەکەی کوردستان تیڤیەوە زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە ئامادەم لەگەڵ مامۆستایانی ئازیز وەک لیژنە. هیوادارم جێگای متمانەی هەموو ئەو ئازیزانە بم کە بەشداری پرۆگرامی کوردستان ساریان کردووە و جێگای متمانەی هەموو بینەرایان بینەریش بم و هیوادارم ببمە پاڵپشتێک بۆ ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لێرە بەشدارن. زۆر خۆشحاڵم. سپاس بەیەوەش. سپاس میرە. زۆر سپاس بۆ ئەندامانی لیژنەی بەڕێز. بێگومان دینە هەمومان پەرۆشی نەستا گوێمان لە دەنگیەوە بەشداربووانە بێت. ئەچینە لای یەکەم بەشدار بوو ستەیج بۆ ئەو بەجێ هێڵین. هیوادارین بتوانین زۆرترین بەشدار بوو وەرگرین و هیوادارین بتوانین ئەم ساڵ ئەو دەنگەی لەسەر ئەم ستەیجە یەکەم دەبێت جێگەی متمانەی هەموو بینەران بێت.
بون بونست حزار از جوی جانی خوام بوما بیزار لەکاک میکایلەوە بەڵێ ئەم بەڵێ دکتۆرە بەڵێ بەڵێ بەس وەختی گۆرانی دەڵێ با چاوی نەچووقێنی بکاتەوە مامۆستا خۆشترە ئەژێکی شوان کەسە ماختت بێت شەبێت خۆناڵێ خۆشە جۆنە تو کەس نەبینیت خۆشە مرۆڤ کەسێ نەبین داخدەستە وقتی چاوم قپات دەنگ خۆشە گەلە ئۆکەی میرا تۆ بەڵێ زۆر باشە زۆر باشە 5 بەڵێت وەرگر فەرمو وەرە کارتی خۆت وەرە بزانم چیت کرد وەرە پیرۆزە کارتم بینی لێ بەدەستەوە کارتم بینیەوە بەدەستیەوە یەکەم کەس بووی یەکەم کەس بوو پیرۆزە سپاس بەتەمای چۆن خۆت ئامادەکەی بۆ دواتر و دواتر کۆناغەکانی دواتر حەز دەکەم لێ ساکۆ ئامادەمە بز نازانی مەرحەلەکانی کە چ دەبێکی وچی چوون باش بووم بەزەی دەستم پێ کرد هەستم کرد هەموو قەلبم دەلەرزی بەس ئەنی هەر دەمویست کۆنترۆل خۆمکە بەس باش بووم بەس دکتۆرە بەڵقیس پێی گوتم کە لە گۆرانی چاوم قەپات نەکەم لۆی کە بتوانم زیاتر عنی پێشکەش سەرکەوتوبی زۆر سپاس زۆر دەکەم. خۆشە زۆر سپاس یەکەم بەشدار بوو وەرگیراوە أبينك برقرانة بيت حال من ورانا قوى أستان بينام نفض لمن طلانا قوى أستان بينام نفض لمن طلانا دەنگ خۆشکاک عەبدولقەهار ڕای جەنابێت ئەمە حاوجێناکە چ تشتی بێشت گەلێک جوانە دەست خۆش دەنگی زۆر باش دو کاک میکایل بەڵێ دەست خۆش تۆجان تۆ دکتۆرە من دەڵێم زۆر باشە بەس وەختی گۆرانی دەڵێیت حرەکەتی دەستت بکە بۆ خۆشی وەنیە بالله المهم کاک میڤان فەرموو پیرۆز پیرۆزە وەرە بزانم چیت کرد وەرە دەست خۆش ئەمیش وەرگیراوە هەستت چۆنە زۆر زۆر دڵخۆشم نەترسای والله وەکو ترسان ئەسان هەندێک ترسی هەت بیت بەس بۆ ڕادەشنا بلبل بێ ئاواز ناژیت دل بێ سەبەب نائێشیت شیلان گەرتەر کام بکەی خڕگا زێڕان هێلیم محتاجی پرۆڤەیە گەلێک محتاجی فرۆڤەیە پێویستەکە زیاتر خۆت ماندی بکەی بۆ داهاتوو ئینشاءڵڵا چی بوو؟ دەرنەچووی؟ ئەرە وەڵی نازانم میم هەوڵی خۆمدا بۆ ساڵێکی تر ئینشاءڵڵا میم بەشداریکردن لە بەرنامە بۆ من زۆر گەورەیە أزهر بریاتت کم اشو جانا بخود بم اشو جانا از خارم درگی دلی از بد کم بخۆی زۆر دیمەنی جوانە بەس بۆ دەنگەکەی دەبێ ئیشی لەسەر پرۆڤە دکتۆرە واللهی ئیشی زۆر دەوێ ئەستا محتاجی پرۆڤەیە گەلێک پرۆڤەیەکی باشتر بۆ داهاتوو ئینشاءڵڵا تۆزێک ترسایت بەڵام مەترسە بۆ جارێکی کا ئومێد هەبێ زۆر بێ تااقەتە چۆنی؟ بۆچی بێ تااقەتی؟ والله ماندینە لە بەند ناوەڵە ناوەڵە ماخۆ احتیاجە دەنگە خۆ ساڵێکی تر هەوڵە دەیتەوە هەموو گاوێم بەردەوام جیتە دوورم لیوان چۆلا دنیا لی من بووە زیندان جیتە دوورم لیوان چۆلا دنیا لی من بووە زیندان هەوڵ دە بۆ جارێکی کە باشە عاجز نەبی لێمان زۆر بەخێر سەرکەتی ئینشاءڵڵا بەخێر بیتەوە زۆر سپاسمەنم چۆن بووی؟ وەڵایی باش نەبوو دیار بوو لژنەکەیان دەنگەکان پەسەند نەکرد گوتیان هەوڵە دەیتەوە بۆ ساڵێکی بەخوای هەروەڵا دەبی هەوڵدەین دەبیماندی بین خۆر نابێ بەیانی بەجارە چواز بین لبخانه هنالinde
دەڵێن شاینێ و گوڵان ڕۆیی شتێک خۆشت دەنگیدە هەی بەسە گەلێک تونت ئتخۆر گەلە دەستت خۆش بێ شاڵە بۆ فەرسەتێکی تر لە داهاتوو بتوانێت زیاتر هەوڵ بدەیت دەستە خۆش بێ سەرکەتیوی انشاءالله شلێرە ژیان شلێرە شلێرە ژیان شلێرە لا باگزادای هەولێرە لا باگزادای هەولێرە خۆزی تا تشتێک دیژی گوتووە بەس بچەک بلند حەیران درێم ئای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 ەیە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 əیەəیەəیەəیەəیەəیەəیə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 əی
من مردبام ئەمە قەدمدا داهاتە بیری لە ڕاستی هەردوو چام کولان کەچی لێبی وەچی بەژنی بارێک دەڕوا لە بۆ ڕێ سەیرانێ بەڵکم چاوەکەم لێبی مامۆستا وەڵڵاهی منە لەم باشە والله دەنگوی خۆشترە شنوکە زانش بەرەندە دەبێژم بەلێ بەڵێ ئەمنیش دەڵم بەڵێ لەبەرەوە ئەمن عەیرانی دەجار دەڵێم بەڵێ وەرە بزانم چیت کرد چوار بەڵی وەرگرتووە ئایسوە خێر بیتەوە سپاس دەکەم باش بووی لای چوار بەڵێ مەگرتو چوار بەڵی وەرگرت پەریشانم من دەناڵێنم فرمێشی چاوان دەبارێنم پەریشانم من دەناڵێنم فرمێشی چاوان دەبارێنم بۆچی هاتووی لەم غوربەتە چیت لێم داوێ دەنگت یعنی ناڵێم نەخۆشە خۆشە بەس تەدریبی دەوێت دەبی خۆت حازرکەی بۆ جارە چی ماندوو نەبی بەخێر بیتەوە چۆن بوو وڵی دەرنەچم داخەوە احتیادی جارشکە باشە بە هیوامە بە بێگومان ئەمە دوای دەرفەت نابێت چاوەکەم چاوی ڕەشی تۆ ئافەتی گیانی منە گیانەکەم بێرژانجی تیژێ نوکەڕێم بی دوژمنە بۆ جارێکی کە ئینشاءالله خۆشحاڵت کردی زۆر سپاس دەناهێنێ دنیا خەم بخۆی ئامانەتی هاتووی بەبێ زوو بڕۆی خۆ بە تایبەتی ڕۆژانی پیری باشە بووم بگریم بە گۆشەگیری هێوارەیە و وەرە قوربان زۆر بەخێر بێ خۆشحاڵ بووین زۆر سپاس سپاس بۆ بەشداری هەوڵ دەدەی بۆ جارانی داهاتوو بەشدار بیتەوە ساڵی داهاتوو بە پێی دەرفەتی ئینشاءالله بێتاقەت دیاری دەرنەچوو یەکەم جارمە بەشداریم تیا کردووە ئەوجا ئیشەڵا بۆ داهات وەکو ڕۆژە و مەها لەو دوورە دارکەوت لە نێواشق و ئاهی ئێمە سارکەوت وەکو ڕۆژە و مەها لەو دوورە دارکەوت لە نێواشق و ئاهی ئێمە سارکەوت کە ئەو لێوە و ددانم دی بەجارێ لەبەر چاوم ون بوو لان و دڵاکەم کە ئەو لێوە و ددانم دی بەجارێ لەبەر چاوم هەمبوو لەعل و گوڵاکەم دەنگێتاک پێلت خابێ زاخوا هەند وسا خۆش دەست خۆش بەلێ طبعا بەڵێ بەڵێ پێنج بەڵێ دەفر پێنج دیە بەبیدە پیرۆزە کارتێکی سۆز بێگومان ئەو بەشداروانەی کە لە قۆناغی یەکەم سەرکەوتو دەبن ئەم کارتە وەردەگرن 5 بەڵێ دووەرگرتووە چاستێک تێ هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە و چاوەڕێ ئەو سەرکەوتنم نەدەکرد زۆر سپاس بۆ خۆی گەورە دبێژن دەربەی وڵاتی چ شادی و چ خۆشیە دەنگی دوهۆنیش دل خۆشە کەس نزانی چ شاهیە کە دانیستم کە این سەودا
هر از انسان کند مجنون. سپاس ئێمە قبولمان کرد گوێمان کرد بەزەبێ گوێمان لە کوردی بێ گۆرانێکی کوردی نزانیم بەڕاستی ڕاست خۆمان سپاس بۆ بەشداریت زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداریت شاکرا بفرا بسر سرمایا آرام آرام دت خواری دت خواری گۆرانی هونەرمەندی خۆشەویست کاک بەهجەت یەحیا و زۆر خۆشە گۆرانێکە بەڵام هەوڵدا بۆ جارێکی کە باشە لێمان عاجز نەبێت نەت دەتوانی گۆرانی کوردی بڵێ؟ بەڵێ دەمتوانی عەرەبیش بڵێم بەڵام ئامادەم نەکردبوو ئەگەر بیان بوت بە ینی مەسەلەن ئەبێ یەکەم جار کوردی بە کوردیەکەم ئامادە کرد بەڵام من فارسیەکە زۆر پێم خۆشە هەری هەمایان شەجەریان بوو دەنگیان بەدڵ بوو بەڵام وتی ئەبێ کوردی پێشکەش بکەیت بە بۆچوونی تۆ هۆکار چی بوو سەرکەوتونەوەی؟ بەخوا من ئەگەر موزیکم لەگەڵ بۆ ئەمتوانی بە شوازی باشتر لەگەڵا بڕۆم بەسکە موزیک نەبووە لە تۆ نادەرچوومەوە نەمتوانی بە جوانی گۆرانەکە دەربڕم. پاییز بوو باران نمنم دەباری نیگای چاوانی پاییز و مەستی تەمرینی بکە دەنگێتە گەلە خۆشترە شین و کەمە گولەبی پیرۆز بێت پیرۆزە دەرچویت کە ئەو کارتە سەوزە بەدەستی هەر بەشدار ببێنە من دڵم زۆر خۆش دەبێت چوار بەڵێ پیرۆزە بۆ قۆناغی داهاتوو باشتر خۆ ئامادە بکە بۆی 5 بەڵێ ئەم جارە بەدەست بێنی بڕۆی تر جارێکی تر من بە نارمی نابینیاوە گەر بە فێر بم تۆش خۆرە تاو هەرە بێت تۆ بتوێیتاوە زۆر سپاس برادەران دەنگ والله محتاجی پرۆڤا پێویست بە پرۆڤێ زیاتر بۆ داهاتوو ئینشاءڵڵا جارێکی دیه دەنگت خۆش بێت پێویست بە پرۆڤەی زیاترە ئەی تەمانی پڕەسرینم ئەڕۆی یاوێر نادەیتاوە ئەی تەمانی پڕەسرینم لێرە غەڵەتەکە چونکە لێرە لەحنیە گۆڕێ ئەڵێ ئەی تەمانی پڕەسرینم بەداخەوە کە سەرکەوتونەوەی جارێکتر جارێک بەشداریکردنەکە بۆ بینینی مامۆستایانی بەڕێز و مامۆستای گەورانە چۆنم قەلبی من گەر چەشنی لاونەت نەبێنەوتی تێ بکەن ئاگری دوژمن دێتە گیانم وەک چراو من پێ بکەن شەقشەقیکەن گۆشت و ئێسقان یەک بە یەک خوێی تێ بکەن دەرداکەم دەردی گران دڵ بێ دەوایە شۆ لە گیان بۆ تەبی پیرۆزە پیرۆزە یەکەم جارشم بچمە سەر سەیج گۆرانیم زۆر گوتووە ئەو لا ئیملا بەڵام نازانم ترسەکەم لێی گەڕین باتڵم بگری ژیری مەکەوە بەلایلایە وەرزی ئەوین زرد و کزرا باران نەبێ دادێنایە بەرانی هونەرمەند لەیلا فەریقی هونەرمەندی گەورەی هەڵبژارد ئەوەش بخۆی پونکتێکە فەرموو قبول بووی دەرچی پیرۆزە ئافرەم کە جوانی وەرە کارتت وەرگرتووە بزام چیت کرد گۆرانی شیرینەم لە بەڵام هەشتێک بێت شیرینە شیرینە زامم چەند گرانە لە دووری تۆیە دڵ و جەرگم پەرێشانە ئەخ شیرینە شیرینە زامم چەند گرانە لە دووری تۆیە دڵ و جەرگم پەرێشانە ئافرین وەرە خاتوو وەرە بابە وەرە ئەم قژە جوانانە لە دڵخۆشیە ئەگیری چی ئەگری؟
نەخۆشی ئەسیس مناو کەسام هەموو ڕۆژێ هەیژین ناژین مناو کەسام هەموو ڕۆژێ هەیژین ناژین ژیانی ئەمڕۆ مافرۆشێم بۆ کێڕینی نانی سبەی هەر وەک سێنە کاکە داوای لە بردەکەی هەڵمان زۆر بۆ دای یمشەونی گاواری تارمایە لە ژێر سەر ئەم سەماوەکەوە بێتاقەت مەبە ساڵێکتر هەوڵ دەرەوە باشە دیسانەوە هەمومان دێنەوە ئەبێ تۆش بیتەوە ڕاستە تۆ خۆری پێر لە مەستیم بووی بۆچی خەیاڵی پێر لە مەستیم بووی بەڵام تۆ ڕۆشتی و پەیمانشکان هەرچی خەونە بوو هەموویان فەوتە چیز ناکات دەنگەکان بەڵێ ئێستا تۆ چوویتە مەرحەلەیەکی ترەوە چۆن خۆت ئامادە بێگومان دەبێت کاتی بۆ تەرخاکەم چونکە مەرحەلەی دوایەوە ڕکابەری قورسترمان دەبێت ئینشاءالله شتێکی باش دەکەین ئەی خوددا مەجنون و سارگەردان خۆم دڵبرین و زار و بێسامان خۆم من لە شینی یارە شارانی غاریب دەرچویت پیرۆز لە فەرمووەرە خۆت ئامادەکە بۆ دواتر و دواتر ئیشاڵڵا لە فیناڵە ئەتبینینە زۆر سپاس مەمنون دەست خۆش سپاس مەمنونم گوندی ئارام پرۆژەی گوندی ئارام لەژێر دروشمی کەنارێک لە ئارامی دوای تەواوبوونی قۆناغی یەکەم دەستی کرد بە قۆناغی دووەمی لە 660 یەکەی نیشتەجێبوون بەڕووبەری جیاوازی 240 متر 300 متر 375 متر 400 متر 426 متر 500 متر با کوالەتی بەرز و شێوازێکی سەردەمیانە بێلای ڕووبەری 240 متری پێک دێ لە باخچەیەکی گەورە گەراجێکی شوێنێک ئۆتۆمبیل چوار جووری نووسن دانەیەکیان ماستەر و بالکۆن جۆری دومی خانووی 240 متری با خزمەتگوزاری جیاوازتر دروستکەوە پێک دێ لە 5 جووری نووسن و هەر پێنجیان ماستەرن هەروەها بێلەکانی ڕووبەری 300 متری با شێوازێکی VIP دروستکراون نهۆمی خوارەوەی بێلەکانی 300 متری پێک دێ لە باخچەیەکی گەورە و باربیکۆ گەراجێکی شوێن دوو ئۆتۆمبیل 5 جووری نووسنی یەک دانە ماستەر کە شوێنی ژووری خۆگۆڕینیش لە خۆ دەگرێت و خانووی 500 متری با شێوازێکی تایبەت و VVIP دروستکراوە بۆ زانیاری زیاتر و ناوتۆمارکردن پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەی خوارەوە ناونیشان هەولێر شەقامی 120 متری پێنیشگوندی ئیتالی دوو پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە باگەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان وەرە دەستت خۆب دەینێک سەرسی پێی بگەهینێک ئای دەست خۆش فەرموو
هێشتا ئەترسێ هەر ئەبێ سترێس هەر ئەبێ ئارێ وڵای لە بە دیار پێنج مامۆستای وە بە ئەزمون و بڵێ دیار گۆرانی بڵێ شتێکی بەڕاستی قورسە ئەگەر پێشتریش گۆرانیت بێت بەڵام هەر قورساتی خۆی هەیە دیسان عاشقان مەجلیسیان گرت بەعام ناردیان ساقیان بان کرد ساقی مەست بوو پیاڵەی پڕ کرد ئامینێم تاقانەی دایێ تۆنی خۆشە تادەنگی خۆشە ئەحساسیویش گەلە خۆشە ئەحساسیشی جوانە بە تایبەت دەو گۆرانەیدا دەو لایلە مش قبولم کرد قبول ئەمیش دەڵێم قبوڵەرە تۆ قبول قبول نا تەوا وەرگیراوە سپاس الحەمدولله سپاس دڵت خۆشە الحەمدولله زۆر ڕۆزگارێکە لێ دوورم دووری تۆز مارگوزانە لە دوورەوە خۆشت ویستم خۆشم ویستی بەدەست خۆت نەبوو بەدەست خۆم نەبوو یارەکەم مەریەمی ناو بوو ئەگەر چی وافای بۆم نەبوو ڕەشم کەوە لەسەر دڵت تانەی تا سەرنجوبانم دیارە برادران ڕێیان وایە بۆ جارێکی سپاس چۆنی ئاواجلی کوردی و خۆ جوان کردووە والله بڵێن سیاتم شانسی خۆم تاقیکەم زۆر بەخێر بیت تۆش زۆر هیلاکە دیاری ئەم شەرم دەکرد لێ بخوایەگەنا بە دەردی دکتۆرە بەڵقیسە لێڵێ هێشتا دنیان زۆر لە پێشتەوە هانی من کە بەلکی بشم ئیدی تەنەبینم ئیشەڵا بۆ پرۆگرامێکی کە و کاتێکی دیکە سپاس ئەزمونێکی چۆن بوو؟ وڵی ئەزمونێکی نوێ بەڕاستی هیچ کاتێکە من ئەوە زمونم نەدیتە یەکەم جارمە کرماشان شایاری شیرینم شاری گەورەی کوردنێشینم دەنگت خۆشە خامێکی باشت هەیە بەس هێشتا پێویستت بە پرۆڤی باشترە ناوی ئەسمێرام خانەی کولیلکا سەرچیانەی لە داهاتوو ئینشاڵڵا توانی باشتر خۆت زۆر بەخێر بێ سپاس بەلکی ببرم غەریبیم دەنەبینم جانا من ڕاهێنان بکەی بۆی کە دەنگت باشتر بێ بە قوربان ستافی لیژنا زۆر بە جوانی سنەگەکان هەڵدەبژێرن لەوانەیە بە دڵیان نەبێتن بڕیاری خوان دەبێت ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم تێکەوە کەمێکی تر لە چاوە جوانان هەڵی نەگری خودایە یادی تۆ نەمگیرێنێ ئێستا بە دووری داشنام یادی تۆ نەمگیرێنێ چاوەکەم سوپاس دەنگت خۆشە بەس هێشتن خۆمان دیکە چەند کردبێت خوشتەڤە بکەم چەندی بی دلیاتە بکەم باوەڕکەنێ ئاشدیلەم چونکە گەلە کەس حەشتە بکەم چەندین قولتەڤە شیرم سڵاڤانە نێرم بەلی بزانم دزیڤە تێرتی لە تەندنێرم چ بێم گۆرانیمت خۆش بوون من گۆرانی پاس هەڵبژار بوون باش پرۆڤەت کردبوو وەرە بە 5 ساڵاس پرۆڤاتکەم دەردی دڵی من زۆر گرانە دەردی دڵ دەردی دڵ لای تۆ ئاسانە دەردی دڵ هەوڵ بدە بۆ جارێکی تر خۆت باشتر ئامادە بکەی پرۆڤێکی باشتر
داوای لێ بردنەکەی دڵمەرە و دڵی جاران ئێستا کە شەناڵێنی دڵمەرە و دڵی جاران ئێستا کە شەناڵێنی وەدارین بۆ جارێکی تر خۆت باشتر ئامادە بکەی داوای لێ بردنەکەی غەریب و دەردەدارم دوور لە دایە و لە یارم شەوی تاریک و بێدەنجی باوەڕم بخۆم بەڕاستی بەڵام دیاری تر قسمەتەکە ئاوایە گۆرانی گوتنیش بۆ یەکەم جار لەسەر شانۆ ئاسان نییە سترێسی تێدایە قەلەقی تێدایە گوتیان مەحاڵی باشتر بکە و بەڕاستی جورئەتی دێت تۆزێک گەرنا هیچ کێشەم نییە هیوادارم ئەو کەسێکەوە شایستەی سەرکەوتنە هەرو سەرکەوتی ئینشاڵڵا جێڤینەک پڕگیرانە بێتە حاڵم وێرانە گاوا ئەستە نەبینم ناوا دلم تاڵانە گاوا ئەستە نەبینم ناوا دلم تاڵانە اوكي پیرۆزە فەرموو بەس gelek تەمرینە سەر دەنگی خۆ بکە پەیامت بۆ کەسانت چیە کە دەرناچن لەم قۆناغە من بۆ ئەوانە دەڵێم خۆیان کۆڵ نەدەن بەردەوام بن هەمیشە کوردستان ستار هەیە ئەو ساڵە ساڵێکی تر ساڵێکی دنیا 2 ساڵی تر غريبم واسهب نالم غريبم واسدي نالم دردي بك سيد نالم يا بيجي وەرە بۆ پیرۆز بت زۆر خۆش ینی باوەڕ ناکەم ئەو هەستە دەرنابڕێ زۆر خۆشە وەکوونەی کۆن کونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە نەغمەینەی دەناڵێنم ئەزمونێکی چۆن بوو؟ خۆشە ینی بەڕاستی تەجروبەکە ڕاستە لەوانەیە ئێمە تازە ینی کە دبینە ناو بوارە بەڵام ئیتر هەستەشی خۆشە بۆ سترێتسەکانیش زۆرن ڕاستی وەرێنەی سازیاوارە بەهانای سۆزی گریانم هەوڵێکی باشتر دە بۆ جارێکی کە دەنگەکەت باشە کە وەک ڕها و تەری بە دەنگی کاک میکائیل وەلاکین تۆزە حسیەن ئەدوێ زیاتر بچیتە ناو گۆرانیەکەوە تاکەی بناڵم بۆ تۆ گیانە تاکەی بسووتێم ئەی بڕیاری توانە بوو فەرموود من ڕۆژێ هەردێم قوربان بۆ جارێکی دی چووکە دەترسێم بسووتێ لەبەر هەندێ نامەوێ بسووتێ ئەتو گۆرانی دیگۆ کەی بسووتێم نامێ بسووتێ لێی گەڕێ بۆ جارێکی پێی بڵێن ئێستا چێ دەستی گرتووی ئەینەت گوت خاوەنی ئەو دڵم هەرتۆی کوردستان ستار بۆ پێشبڕکێی دەنگخۆشیێوانە بەڵێ بزەبت شەن سیاوەرە بوو جاری داهاتوو هەڵ زیاترەدا هیوادارین لە داهاتوودا بتبینینەوە بێ هیوامە بە و دەرفەتی دیکە هەیە خۆت بۆ ساڵی داهاتوو باشتر ئامادە بکە ئینشاءڵڵا شکور یاران بە قەیدی غەم دڵی بێچارە زادەم ئەی موتریبی حەنیفان دەستکە بە نەغمە خوانێ دەنگ بدەن کاک میکائیل دەنگ بدەن بڵێن بە تۆ بڵێ جەنابەت ئەمن دەڵێم بەڵێ هەمە تەگوت بەڵێ خلاص نحوت ئەس بێژمێ بۆڵای فیلۆزمەت گەلێک خۆماندیک خۆی لازم کە ئەوێ زۆر خۆت ماندوو بکەیت بەڕاستی بۆ سەرێک خۆشە بۆ لای سەرێ چووی دەبێ ئەو گۆرانە کوردی ئەو گۆرانە کوردی
بە تحریری کوردیەوە بڵێ نەک بە ئی تورکیەوە داوا ئەوە زۆر مهمە. ئەو چەند تێبینە بچووکانی کە هەیە عادەتەن با بڵێن لەوانەیە لە ڕووی سترێسەوە بێت یاخود لە ڕووی بینینی و دکتۆر و مامۆستا گەورەیانە، بەڵام کە زیاتر ئاشنایان بوتی لە خۆنایدا هاتووە تەبعاً باشترە بێت و ئەو تێبینە بچووکانە شیز نییە. من پاروانم بەدوای خاڵی زووتان بە عێشقی زامایاڵێت. ئێرە هەدەف وایە کەسێکی هەڵبژێرن کە مەسەلەن ببێتە گۆرانی بێژێکی مەسەلەن زۆر مهم و گەورە. جا بۆیە بەڕاستی تۆ وەک دەنگ ئەو توانایەت نییە. شیرین وامەکە زاماک لێتەوە. بۆ جارێکی تر ئەتوانی باشتر هەوڵ بدەی، دەنگێکی خۆشت هەیە بەڵام ئەتوانی باشتر بۆ جایەکتر خۆتمان دوو بکەیت. ئەیژ دەستیارێ بێزارم دلکولم برین هزارم. مەگەر عمری جوانی و گەنجیم بە تۆ بەخشی مناڵ نەبووم. یەکەم جار بەڵام بەرامبەر کامێرە زۆر شەرمەکەم. بە هیوامە باش ژیان دەرفەتی دیکەی تێدایە سەرکەوتوبی و بەخێر بێت. زۆر سپاس. زانی ئەو کامیرە سەر مرۆڤی خودێ وەکی سیلاحیە هەرە خۆدە گەلەکە زەحمەتە ئەوێتێنە بێرە ئیشەڵا ئەوێتێن بڵۆ بخۆ ئەوێتێن ئێرە بڵۆ بخۆ تەمرینت خۆ باش بکەن باش بێن. من یەکەم جارەکە لە بەرامبەر هونەرمەندە بە ڕێزانەدا وێرانی دەڵێم شەشی زۆر زۆر لە بۆ من جیاواز بوو. دڵێ ئەوەی کە لە هەوڵدان ناوەستێ ڕۆژێک هەر سەرکەوتوو دەبێت. هیوادارین تۆش سەرکەوتوو بێ و بە خێریش بێت. دیدەی بە خوماری تۆ تورکانە باد ماستی دەکەم بۆیە مایلی وا بەچێشاو فیتنە و خوێن ڕشتنە. دەنگ خۆش دەنگێتە گەلە خۆشە وەختەم جارێکێ شیرەتێکی لێکی بکەن ئەو بۆ قەنجیەوەی ئەکیت وەکو جارەکەم بێژنە بەرەمەندێکەژی دەنگێتە کرسترانی نایێت ئەو قەنجیەکە مەزن ئەم لێتکن یعنی دێ بووی گەلێک باشترە بەس دەنگێ خۆش مرۆڤ نەشت بێژت نەخۆشە چی دەنگێتە نوکە حەوجە ناکە سترانێک دی بێژی چیکە دەنگێتە گەلە خۆشە و من خۆ ئەسقەبیلت بکەم. منیش بەڵێ. وەرە بزانم بۆ وەرنەگیرای. وەرە بزانم وەرنەگیرا من سناپێکی شم کرد لەگەڵ دەنگێەوە. نانە سناپەکەت بە زیانە سوپاس. باش. وەرگیرای بزانە وەرگیراوە لێمانە شارێتە. ئەم ڕۆژگارم بەسار بێنی هیوا و خەندەم نەهێڵی. بۆ منافەسەکە بۆ خۆت خراپە. یعنی گەر ئێمە لەم مەرحەلەیە سرت کەوێنین لە مەرحەلەکانی کە تووشی لاوانەیە مشکیلە بین. زۆر مایە دەتانی ساڵە چکە 2 ساڵیت کاول بدەیەتە دەنگت باشتر پێ بگە. باشتر پرۆڤی بکەیت. من وەکو بولبول لە ناوبام غاگەڕاوم بێشومار چڵ بە چڵ دیمان بە دیمەن کاتی فەسڵی نەوبار. پێویستە زیاتر پەرە بە خۆت بدەیت و بۆ لە ئایندە ئینشاءڵڵا. ئای لە میناچیان بقڕێوان ئەی هاوار ئەچی لێ بکەمێ شەڕێ دەکا چاوی. ئای لە مینە بە چاو شەڕ داکای منێ داڵی دایکی خۆم لە ڕێم دەرداکە. دەستپێکی وەختە تو دەرکەتی من فیدەی ناڕاستی گوت نە بەس گەلێک جان تا دیسا تۆن گرتوە و تا گەلێک جان گوت و تەکنیکەکە گەلێک جوان ئەسب خۆ من گەلێک حەجێ کرد بێژم بەلێ سەیدە. بەڵێ منیش بڵێ. لەکوێوە هاتووی؟ شەقڵاوە. لە شەقڵاوەوە تا ئێرە پرۆڤەت کردووە؟ وەڵای پێویستم بە پرۆڤای نییە. گوندی ئارام
پرۆژەی گوندی ئارام لەژێر دروشمی کەنارێک لە ئارامی دوای تەواوبوونی قۆناغی یەکەم دەستی کرد بە قۆناغی دووەمی لە 660 نیشتەجێبوون بەڕووبەری جیاوازی 240 متر، 300 متر، 375 متر، 400 متر، 426 متر، 500 متر. با کوالەتی بەرز و شێوازێکی سەردەمیانە ڤێلای ڕووبەری 240 متری پێک دێ لە باخچەیەکی گەورە، گەراجێکی شوێنێک ئۆتۆمبیل، چوار ژووری نووستن دانەیەکیان ماستەر و بالکۆن. جۆری دووەمی خانووی 240 متری با خزمەتگوزاری جیاوازتر دروستکەوە پێک دێ لە 5 ژووری نووستن و هەر پێنجان ماستەرن. هەروەها ڤێلاکانی ڕووبەری 300 متری با شێوازێکی VIP دروستکراون. نهۆمی خوارەوەی ڤێلاکانی 300 متری پێک دێ لە باخچەیەکی گەورە و باربیکۆ، گەراجێکی شوێن دوو ئۆتۆمبیل، 5 ژووری نووستنی یەک دانە ماستەر کە شوێنی ژووری خۆگۆڕینیش لەخۆ دەگرێت. و خانووی 500 متری با شێوازێکی تایبەت و VVIP دروستکراوە. بۆ زانیاری زیاتر و ناوتۆمارکردن پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەی خوارەوە. ناونیشان هەولێر شەقامی 120 متری پێنیشگوندی ئیتالی 2. سیلاف المدکی نجد لیاری افدلش خمای تفکل جاری مناو کسام همو روژه هايجين هايجين استاش ملاني وخيوي جاران ما لنا وخي آلي بهار يوسام زۆر سوپاس پیچەک تەمرینی بکە بۆ جارێکی کە بۆ جارێکی زۆر لە مێژان سیڕۆکێکە لە نێو دڵم زیندانە هۆ هاوسەرە ئازیزەکەم خاکی غەری بیت پیرۆز بێ. چۆن بووی؟ وەڵا خراپ. خۆت خراپ بووی هەستەکەی؟ بەڵێ. سترێس. ئەوە دڵنیابەوە وەستان نییەوە ئەوە لەوانەیە دەستپێک بی لەوانەیە ترسێک بی کە شکاندومە ئەوە سەرەتای دەستپێکە نەمدازانی ئەوین وهایە هۆشداربێکی دیکەش بەداخەوە کە نەیتوانیوە لەم قۆناغا سەرکەوتن بەدەست بێنێت. هەستت چۆنە؟ هەستش ناخۆشم بەسەم بە هەبە ژاوام دەم لە کاری خۆم لە کاری هونەری. زلفت بقديدة كفريشة نوبلا جەژوانی جەرانم باوینەماوان عاشقم لە دڵدا لاکێزی داوان غەریب و سەرێ گەرێدانێم ئای هەرە و شۆماوە لێرە گەردت هەڵایە هەڵەی زەردا ئای بەژنت شەتڵە شێلێرە. جامێرێکی موزیک دەزانی؟ نەوەڵڵا ئەمێری موزیک نازانم. باشترین شت بۆ ئەوەی کە بەباشی بتوانی گۆرانی بڵێ ئەوەیە کە ئامێرێکی موزیک فێربی. ئامۆری موزیک بێ و تونەگان بەباشی. ئینسان قەت نایە ناومێد لە ئەو شاندێتە پێشی ئەو بربەستێکە هاتە پێشن نەماتوانین بچینە قۆناغیدات و لەداتە پلانێکی باشتری بەدادێن. ئازیزەی فەلەگەی لە هەم دەردێت مەکە وەحشات وەرە بولبول ڕەفیق. بەڵێ قوربان قوربانی ئەو دڵت بم دەستت خۆش بێ. ماندوو نەبی بەزێ تۆزێک ئەوەی ئەمە چاوەڕوانیمان تۆزێک لە سەرترە لەوەی لطفت کرد زۆر مەمنونین. ئیشەڵا تا پرۆگرامێکی بۆ قوربان. بەس بەڕاستی تووشی سترێسێکی زۆر بووم هەر سەرم لێشەوە. ستا باشی؟ ناوەڵای سەش باش نیم سترێس بەری نەداوم جارێ. جتە دوورم تەنابینم دنیالمن بویە زیندان غەریبم وەز بێ حالم ji keze bêdinalım yar 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 yar. بەێ بەێ جەنابەت بڵێ. وەڵا من دەڵێم بەڵێ ئەس بێژم بەێ دەنگێتە خوشە شکلێتە خوشە سەرشان و تو خوشی
بدلي خوتو دبيجي زۆر کەفیان هات لەخوا بەزیادبی گەلک بەڵقیش دکتۆرە بەڵقیش گوتی دەنگت گەلە خۆشە و عەبدولقەهار زاخۆی زۆر بە کەیف خۆشبووم 5 بەڵێم هێنا بەڵێ لەخوا بەزیادبی سەر خوێڤناکە یارێ بێڤین نەمینە بێهیڤی نەمینە بێڤین نەمینە سترانجی نەژبەر کریە کۆتە سترانە خۆشش بەر نییە باش ئەیف هەمیش بیر کرن والله ئەم لێ بوری نیشتە دخوازن بەلکی بمرم غەریبیە تەنەبیرم جانا من نەساشقە چاوین تەمە شیرینە چاورەشامم نيهاد جان قالك سباس اجا تبمري اس شبكم اس كيف بكم اس بيت نشم اجا تبمري تدبيجي اجا مردم اس كيف بكم اس بيجي جارك دي ورا وان شاء الله نمردي وهر امتبيني من ببورا من خوش تدير كر من ببورا من تركا تكر من ببورا من دل حش تنكر من ببورا من توني دنقت زور باشا بس حسه كت زعيفة يعني ناقات لامان بو روحيكا ايمي داوكي جنا توني دنقت خوشة تونت باكا هیوادارم بۆ جارێکی بەداخەوە بە تۆش جێ نەدەمێ زۆر جاریاتت چیە تۆی کچی وڵاتی عەشق و شاری هەڵمەت و قوربانی دڵم حەیرانی دەشتی عاشقانە بە هەناسەی تۆ سەربەرزە ژیانی سەربەرزە ژیانی ما مستوى وقتت بجنة كي دنجت خرابة حشك وعاجز بن ناس وسط بينهم شنشتر بعاجز بن بس والله يعني برجواندي واندا أمد بيجن ما دنجي خوش بت أمل دنجي خوش تقال بيجن خوشة بس جارك دي ورا باشترة من نبت كاس عاجز بتجبر انت هذا لا مش عاجز بن كاس أنا عاجز كاس النوم بريني تخازن أحمد شو بتمام تلك بورت أنا قرم بمال ديني عزیز سبابان چاویتا بما کشتنی لدوروا لدرقاي دل الدامو زور سباس حياتم بخواي بدستميش نبو والله بدستميش نبو جوني نبو بورا لي قريب وزارة شيني ئەم جارە ژمارە 94 بەکارمێنە دیارە ژماری شانسی تۆ نییە نەخێر دیارە چۆن بۆ زبوونێکی وڵی بڵێم خۆمی ئاساس خۆم بەکارێنە بەس هیوادارم جارشکە باشتر و سەرکەوت و بەشداری دەکەم ئینشەڵڵا ئەیدا هيداد تنزارم ويد قستم أخوم جاريش باد من وقفهم بالي قربان كاكا دنك والله يمنيش بالله شي دمه دو كاكا عبد القهار أنا صرت بابا صرت بابا فرمو من دبلي دردم ديدا دم دبلي بوستا جاري بوستا لا لا كاكا بقار كاكا بقار دبلي تمام أو توظف بە هیچ شێوەیەک ئەم دەرنەچوونیان نەبێتەوە کاریەوەی کەیری هوەر تەواو ژیان تەواو ڕائەوەستێ نەخێر بەعکسەوە بێ وەک ئەزمونێک سەیری بکەن و بە هیوام بۆ قۆناغەکان و بۆ بەرنامەکانی ئایندە سەرکەوت